وەرزی سەرما بەرەو کۆتایی دەچێت کەچی ئێستا حکوومەت هێرێم نەوت بەسەر وڵاتیاندا دابەش دەکات. ئەو بەرمی لە نەوتەی دابەش دەکرێت بەو وڵاتیانە دەدرێت کە ساڵی پار نەوتیان پێ نەدراوە. 2 ساڵیشە ئەو بەرمی لە بەتاڵانە لە ڕێزی سەرەی وەرگرتنی نەوت ڕیز کراون. وڵا چییە چاوەڕێ ئەمانەوەمانێتەوە ویدانیانە گورەی سیفایی چوزانم وڵا تازەیتری سیفایکی ئەوە هاوینێ خەریکە بەهارێ تازە نەوتی پار وەرەگرین ینی ئەمساڵیش نا پار زستان ینی ئیتر جەو لەوە خۆشتر نابی ئێستا نەوتەکەمان بۆیان ینی ئەڵێن لە بەقاوە بە 30,000 نراوە لێرە ئیفرۆشن بە 90,000 ینی معقولە 6,000 ئەخەنە سەر ئەکرد حکوومەت لەوەی گەندەڵتر نەبێ ئەبێ چی بێ. سەرڕای دواکەوتنی دابەشکردنی نەوت نرخەکەشی گران بووە و 90,000 دینار بۆ بەرمیلێک لە هاوڵاتی وەردەگیرێت. هاوڵاتیان دەڵێن ئەو نەوتەی وەری دەگرن بۆ ساڵێکی دیکە هەڵدەگرن چونکە سەرمای زستانیان بە کڕینی نەوت لە بازاری ڕەشدا بەڕێ کرد. بەڕاستی نەوتەوزایکردن و بەم شێوازە بەڕاستی گرفت بۆ خەڵکیش و بۆ حکوومەتیش و بۆ هەمان دروستەکە لەبەرەوە مناگەر لە سەرماخە بەرمیلی نەوتم کڕیوە بە 1970,000 تا ئێستا 2 بەرمیلم کڕیوە یعنی زیکەی 6,000 بەستە نادا بە 2 بەرمیل نەوت. باشە ئایا ئەگەرەکو من نەوتێ فریام نەکەوێت لە زستانەکە بەڕاستی بۆچی خاست ینی بۆچی ینی ئەوێ ئابەم شێوازە دوای 3 ساڵ دوای 3 ساڵە بە هیچ شێوازە نەوتی حکوومەتم نەبینیوە ینی بەڕاستی بەخوا حکومداری ئابەم شێوازە بەڕاستی ناخۆشە و ینی نەکرێت باشترێکە. ئێمە هەتا توانیمان ڕامان کرد بە دوایانە هەتا توانیمان دەنگمان بۆدا خۆمان کرد بە قوربانی ئەم 2 بنەماڵی کە خۆمان قوبوڵمان کرد ئەبێ چاوەڕێ ئێمەش بکەین. اینجا سیارەکەشی گرانە جا ئەوە تاکە بەرج ناکە هەرچیەکە ئیسا زۆر ناڕەحەت بەرەکەوێت. 3 دەیە هاوڵاتیانی کوردستان لە سەرەی سوتەمەنیدا دەوەستێن بۆ وەرگرتنی نەوت و بەنزین. هێشتا سنتەری پارێزگای هەڵەبجەش ئەو نەوتەی وەزیری سامانە سروشتیەکانی پێ نەگەیشتووە کە بەڵێنی دابوو پێش زستان هەر ماڵێک بەرمیلێک نەوتی پێ بدرێت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.